ئەم دوو سەربازی لە تانکی جۆری گڤۆزدیکە هاوتسەر دادەبەزن ئۆکرانین و بە مەبەستی کردنە ئامانجی بنکەکانی رووسیە. سەربازەکە بەم ئامێرە مەودای دووری ئەو ئامانجە رووسیە دیاری دەکات و دواتر فەرمانی تەقاندنی دوو گول لە تۆپ بە ئاراستەی ئامانجەکە دەدات. ئێمە لە ئامانجە لەشکریەکان دەدەین نەک لە شارەکان و ماڵەکان، بەڵام ئەوەی رووسیا دەیکات هەموو نەریتێکی تێپەڕاندووە. دوای تەقاندنی دوو گول لە تۆپەکە تانکەکە دەست بە جوڵە دەکات و شوێنەکەی بەجێ دەهێڵێت و دواتر لە کەشێکی بارانەویدا تانکەکە ڕادەوەستێت و سەربازانی نێوی لی دێنە دەرەوە و باسی جەنگەکە دەکەن. من کەمێک سەرم سوڵماوە لەوەی کە ئەوان پێشتر ئەمەیان نەکردووە. ئەگەر ئەوان ئەم دەرفەتانیان هەبوایە پێم وایە ئەو کاریان دەکرد. لەبەر ئەوەی ناتوانن هیچ شتێک دژ بە هێزە چەکدارەکانمان بکەن، هەر بۆیە رووسەکان بە لێدانی شارەکانی لە پشتمانەوەن هەوڵ دەدەن کاریگەری بکەنە سەر دانیشتوانی سیڤیل. بە هێندی ئەوەی ئێمە لە هێزەکانی زەمینیمان ئاگادار بین، دوژمن هەوڵی پێشڕەویکردن دەدات و ناوەناوە هێزی زیاتر بەکاردەهێنێت، بەڵام هەتا ئێستا توانیمانە بەرپەرچیان بدەینەوە و تەنانەت لە هەندێک ناوچەدا ئێمە پێشڕەوی دەکەین و دەست بەسەر بنکەکانی دوژمندا دەگرین. بەڵگەزی ئۆکرانیا بۆ نەتەوە یەکگرتوەکان لە میانی کۆبوونەوەیەکی بە پەلەی ئەنجومەنی گشتی ڕۆژی دووشەممە بۆ گفتوگۆکردن لەسەر خستنە سەر 4 هەرێمی ئۆکرانی دوای ئەوەی رووسیا موشکبارانی چەند شارێکی لە سەرانسەری ئۆکرانیا کرد. باڵیۆزی ئۆکرانیا بۆ نەتەوە یەکگرتوەکان گوتی رووسیا جارێکی تر سەلماندیەوە کە دەوڵەتێکی تێرۆریستیە و دەبێت هەتا دەکرێت بە توندترین ڕێگە بەرپەرش بدرێتەوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.